پێم وایە ئەو کێشەیە لە کاتی هەڵبژاردنە تەقیەوە ئەگەنە کێشەکە ڕێگەڕشەیە گەڕێت و بۆ ساڵانی ڕابردوو ئەم وایە یەکێتی و پارتی و حزبەکانیش بەشێک لەو کێشانەیان چارەسەر کردایە بۆ ئەوی زەمینەی هەڵبژاردن خۆش بکات بەو هەموو کێشەیەوە چۆنەچنە ناو پرۆسی هەڵبژاردن دیارە ئاڵۆزە بێت ئاڵۆزە بێت لە منش بپرسن نەخێت بەبێ پارتی هەڵبژاردن ناکرێت وەڵا بەبێ یەکێتیش هەڵبژاردن ناکرێت کاکە هەڵبژاردن ئەبێ هەموو هێزەکان لە ناو پرۆسەکە بن دەنگ و ڕەنگی هەموو هێزەکان بەرجەستە بکەوە سەرنجام متمانەی خەڵک لەگەڵ کامی هێزە ئەو دەبێت کارەکە تا باسی زۆر شت لە ئەخیرا باسی ئەوەت کرد کەوتێ دەسەڵات بۆ پارتی یەکێتی نامێنێتەوە تازە واب نەوت گۆڕانکاریە جەنابەت پێت وایە ڕۆژێ لە ڕۆژان پارتی یەکێتی وڵاتان نامێن شتەوە نەفی گەورە نیەکە والله علمی سیاست و تجربەی سیاست واڵێ وڵێ هیچ دەسەڵاتێک بۆ هیچ حزبێکی سیاسی ئەگەر بەخۆی بە دیموکراسی زانێت تا سەربووی نامێنە ئەمە مێژوو واڵێ علم واڵێ فەلسەفە واڵێ بۆ سەر نامێنێ ئەگەر حزبێکیش بێوێ لە انتخابات نەیباتەوە هەر بمێنێ هەر خۆی بسەپێنێ بێگومان بەرەو انحراف و دیکتاتۆریەت هەڵ باشە بنیادەکانی دادگای فیدراڵی بنیادەکانی دادگای فیدراڵی هۆشداری ئەوەی دابوو کە دۆ هێرێمی کوردستان بەم شێوازە بێتیان هێرێمی کوردستان ئەگەر یا خۆشارەوەی هێنا ئێستا من بزانم ڕات چی مەسەرەوە پێشبینی چییە بۆ داهاتوو هێرێمی کوردستان کە هەڵبژاردن ناکرێت بەم شێوازە دۆکەی دایرەکان بەم شێوازە هەفتەی شەشی 2016 و قسەیە لە زانکۆی سلێمانی من کردومە بە تۆمارکراوی ماوە و دوو ماگەمەوە بەر لە پێیجێکی خۆم بڵاوم کردوێتەوە 2016 ئەو قسێنە پلاسخار فانیمێکی شارەزایە لە سیاسەتی دەوەلی قسە لەگەڵ دەوڵەتەکان پێرارە ئەو قسەی کرد دەستی خۆش بێت بەر باشە بەدڵم بۆ قسەکان من پێم وایە ئێستاش پێم وایە ئەم کێشانەی لە کوردستان هەیە لە نووسینی دەستور یەک نەخستنی پێشمەرگە یەک نەخستنی هەرێم یەک پارچەیی هەرێم گەندەڵی ئەم هەموو کێشەیەی دەوری کوردستان کۆبەتەوە ئەمانە چارەسەر ناکرێت ئەو متمانی ئێستش بە ئێمە هەیە ئەوەش کەمە بێتەوە بۆ سەرنجام ئێمە لە قاڵبێکی تری سیاسیەدەن لە ئایندەیە باشە مەسەلە مادەی 140 ڕەنگە موعامەری لێ بکەن نەیهێڵ هێزی پێشمەرگە بەم فراوانێ نەیهێڵ موچەخوەر لە کوردستان بەم فراوانێ نەیهێڵ باشە هەندێک بڕیار بدەن حدودەکان و گورگەکان و ئانە سەرچاوەکانی دارایی با کۆنتڕۆڵ بکەن کە ئەسڵەن تەسەوری ناکەن لەبەرەوە ئەگەر ئەمانەوێت دۆخێکی خراپترمان بەسەرانەیە خۆمان چارەسەری کێشەکانی خۆمان خۆمانی ڕێگەمان داوە مەحکەمەی ئیتیحادی قەرار بدا بەغدا قەرار بدا دەوڵەتانی دەوروبەر قەرار بدەن خۆمانین دەدێنەکانمان دروست کردووە بەڕێکاک بەختیار سەبارەت بەوەی کە لەم هەڵبژاردنەیە بڕیارە بەڕێزدا و شێوەتەنگی لیستی و بەشداریەکە ئەمە تا چەند کاریگەری بێت سەر دەمکانی یەکێتی و لە ڕابردووە کاریگەریان جیا بۆ کاریگەری بۆ سەر یەکێتی ئەم جارە بۆ هەر یەکێتی پێ وابێ ئەو لیستە تازایانە هەمووی دەنگی خۆیانە بن بەشی خۆیانە بن و کاریگەری لەسەر حزبەکانە بێ و دیارە مەیدانی یەکێتی پڕە لە لیستی جیا پڕە ئەنواعی لیست دروست بووە ئێستەکان هەر لە سلێمانی دروست لێ باشە ئەمە ئایا من ناپرسم ئایا یەکێتی لە سلێمانی دراسی ئەوەی کردووە ئەمانە بۆ هەموو سەر هەڵەدەن توانیوێتی نیمچە چارەسەریش بۆ ئەمە بدۆزێتەوە من پێم وایە کێشەی کاکلاوری شەرجەنگی لە ئەساسە غەڵەتی تیان لەبەرەوەی کە ناکرا بەو نەوعە دەری بکەن بیخەنە دەرەوەی حزب یەکەم کەس من ئەم وتارەم نووسی لەسەر ئەمە دوو ڕۆژ دوای هەشتی تەموز نووسیم دوو ڕۆژ دوای هەشتی تەموز نووسیم بە کەناڵی حیزبیا و بڕیارە نەدراوە ئەو بڕیارە نەدراوە ئیستەش و 6 بانگەوە بەرش ئەیانتوانی چارەسەریکەن بابە فەرقی مامجەلال چی بوو مامجەلال بۆ پیاوێکی گەورە بوو لە مێژووە مامجەلال کێشەی چارەسەر کرد کێشەی دروست ناکرد کاک بەختیار خۆ پێشتیوانی لە کێیەکەی ئەو سوێن لە یەکێتیەکە یاخۆ ئەڵێن لیست و لیستکاری و ماخۆش لیستە بێ یا بەشداری هەڵبژاردنی من لستم نابێ معلومە لستم نابێ بەشدارە بم بەڵێ بەشدارە بم چۆن دەگەدەم ئازادم
تۆ زۆر ناڕازی لێکێتی نیشتمانی کوردستان ئەو ناڕازیە شدەیە بەرامبەر باوەڕ تاڵبانیە ڕۆنەڵی چۆنە لەگەڵ باوەڕ تاڵبان من شخصنی سیاستێکی خۆم ناکەم باشیش نییە سیاست و مەبادی سیاسی ئەخلاقی سیاسی استراتیجی سیاسی لە کەسێکی گرێ بدەیت ئەوە زۆر خراپە بەڕاستی ئەو مەدرسە فکر و سیاسی و جێ و بە شخصی کردی سیاست لە ڕابردووە بەڕاستی ئەوانەی کردیان هەمویان شەرمەزاری نێژ من ئەمە ناکەم سپاس ئەو کێشەیە لە کاتی هەڵبژاردنە تەقیەوە ئەگەنە کێشەکە ڕێگەڕشەیە گەڕێت و بۆ ساڵانی ڕابردوو ئەم وایە یەکێتی و پارتی و حزبەکانیش بەشێک لەو کێشانەیان چارەسەر کردایە بۆ ئەوی زەمینەی هەڵبژاردن خۆش بکات بەو هەموو کێشەیەوە چۆنەچنە ناو پرۆسی هەڵبژاردن دیارە ئاڵۆزە بێت ئاڵۆزە بێت لە منش بپرسن نەخێت بەبێ پارتی هەڵبژاردن ناکرێت وەڵا بەبێ یەکێتیش هەڵبژاردن ناکرێت کاکە هەڵبژاردن ئەبێ هەموو هێزەکان لە ناو پرۆسەکە بن دەنگ و ڕەنگی هەموو هێزەکان بەرجەستە بکەوە سەرنجام متمانەی خەڵک لەگەڵ کامی هێزە ئەو دەبێت کارەکە تا باش زۆر شت لە ئەخیرا یەکێتی نامێت بۆ تاسە واب نەوێت گۆڕانکاریە گۆڕانکاریە جەنابەت پێت وایە ڕۆژێ لە ڕۆژان پارتی یەکێتی وڵاتان نامێن شتەوە نەفی گەورە نیەکە والله علمی سیاست و تجربەی سیاست واڵێ وڵێ هیچ دەسەڵاتێک بۆ هیچ حزبێکی سیاسی ئەگەر بەخۆی بە دیموکراسی زانێت تا سەربووی نامێنە ئەمە مێژوو واڵێ علم واڵێ فەلسەفە واڵێ بۆ سەر نامێنێ ئەگەر حزبێکیش بێوێ لە ئاباد نەیباتەوە هەر بمێنێ هەر خۆی بسەپێنێ بێگومان بەرەو انحراف و دیکتاتۆریەت هەڵبێ باشە بنیارەکانی دادگای فیدراڵی بنیارەکانی دادگای فیدراڵی هۆشداری ئەوەیدا بوو کە تۆ هێرێمی کوردستان بەم شێوازە بێتیان هێرێمی کوردستان یعنی ئەگەر یا خۆشحالەوەی هێنا ئێستا من بزانم نۆڕات چیە مەسەرەوە فێربینی چییە بۆ داهاتوو هێرێمی کوردستان کە هەڵبژاردن ناکرێن بەم شێوازە دۆخی دایرەکان بەم شێوازە هەفتەی شەشی 2016 و قسەیە لە زانکۆی سلێمانی من کردومە بە تۆمارکراوی ماوە و دوو ماگەمەوە بەر لە پێیجێکی خۆم بڵاوم کردوێتەوە 2016 بۆ قسێنی پلاسخار فانیمیکی شارەزایە لە سیاسەتی دەوڵەتی قسە لەگەڵ دەوڵەتەکان پێرار ئەو قسەی کرد دەستی خۆش بێت زۆر باشە بە دڵم بۆ قسەکان من پێم وایە ئێستاش پێم وایە ئەم کێشانەی لە کوردستان هەیە لە نووسینی دەستور یەکنەخستنی پێشمەرگە یەکنەخستنی هەرێم یەکپارچەیی هەرێم گەندەڵی ئەم هەموو کێشەیەی دەوری کوردستان کۆبەتەوە ئەمانە چارەسەر ناکرێت ئەو متمانی ئێستش بە ئێمە هەیە ئەوەش کەمە بێتەوە بۆ سەرنجام ئێمە لە قاڵبێکی تری سیاسیەدەن لە ئایندەیە باشە مەسەلە مادەی 140 ڕەنگە موعامەری لێ بکەوە نەیە هێزی پێشمەرگە بەم فراوانێ نەیە موچەخوەر لە کوردستان بەم فراوانێ نەیە باشە هەندێک بڕیار بدەن حدودەکان و گورگەکانەوەانە سەرچاوەکانی دارایی ما کۆنتڕۆڵ بکەن کە ئەسڵەن تەسەوری ناکەن لەبەرەوە ئەگەر ئەمانەوێت دۆخێکی خراپترمان بەسەرانەیە خۆمان چارەسەری کێشەکانی خۆمان خۆمانی ڕێگەمان داوە مەحکەمەی ئیتیحادی قەرار بدا بەغدا قەرار بدا دەوڵەتانی دەوروبەر قەرار بدەن خۆمانین دەدێنەکانمان دروست کردووە بەڕێکاک بەختیار سەبارەت بەوەی کە لەم هەڵبژاردنەیە بڕیارە بەڕێزدا و شێرجەنگی لیستی و بەشداریەکە ئەمە تا چەند کاریگەری لەسەر دەمکانی یەکێتی وەک لە ڕابردووە کاریگەریان جیا بۆ کاریگەری بۆ سەر یەکێتی ئەم جارە بۆ هەر یەکێتی پێ وابێ ئەو لیستە تازایانە هەمووی دەنگی خۆیانە بن بەشی خۆیانە بن و کاریگەری لەسەر حزبەکانە بێ و دیارە مەیدانی یەکێتی پڕە لە لیستی جیا پڕە ئەنواعی لیست دروست بۆ ئێستەکان هەر لە سلێمانی دروست لێ باشە ئەمە ئایا من ناپرسم ئایا یەکێتی لە سلێمانی دراسی ئەوەی کردووە ئەمانە بۆ هەموو سەر هەڵەدەن توانیوێتی نیمچە چارەسەریش بۆ ئەمە بدۆزێتەوە من پێم وایە کێشەی کاکلاوری شێرجەنگی لە ئەساسە غەڵەتی تیان کرا
لەبەرەوەی کە ناکرا بەو نەوعە دەری بکەن بیخەنە دەرەوەی حزب یەکەم کەس من ئەم وتارم نووسی لەسەر ئەمە 2 ڕۆژ دوای 8 تەموز نووسیم 2 ڕۆژ دوای 8 تەموز نووسیم بە کەناڵی حیزبیا و بڕیارە نەدراوە ئەو بڕیارە نەدراوە ئیستەش و 6 بانگەوە بەرش ئەیانتوانی چارەسەریکەن بابە فەرقی مامجەلال چی بوو مامجەلال بۆ پیاوێکی گەورە بوو لە نوێژوە مامجەلال کێشەی چارەسەر کرد کێشەی دروست ناکرد کاک بەخێر خۆ پێستیوانی لە کێیەکەی ئەو شتیان لە یەکێتیەکە یاخۆ ئەڵێن لیست و لیستکاریەوە خۆشی لیستە بێ یا بەشداری هەڵبژار لیست ناکەن من لستم نابێ معلومە لستم نابێ بەشدارە بم بەڵێ بەشدارە بم ناڕازی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ناڕازیەش دێ بەرامبەر باڵی تاڵبانیە بڕۆدی چۆنە لەگەڵ باڵی تاڵبانی من شخصەنی سیاسەتێکی خۆم ناکەم باشش نییە سیاست و مەبادی سیاسی ئەخلاقی سیاسی استراتیژی سیاسی لە کەسێکی گرێ بدەیت ئەوە زۆر خراپە بەڕاستی ئەو مەدرسە فکر و سیاسی و جێ و بە شخصی کردی سیاست لە ڕابردووە بەڕاستی ئەوانەی کردیان هەمویان شەرمەزاری مێژوو من ئەمە ناکەم